بەشی دووهەمی پرۆگرامەکەماندا باس لە پاراستن و پارێزگاریکردن لە شوناس و کللتوری کوردی دەکەین بە میوانداری پسپۆڕێکی کۆمەڵایەتی زۆر بەڕێز دکتۆر ئیبراهیم حاجی مامۆستای زانکۆ لە ستۆدیۆکانمان لە هەڵەبجە لەگەڵمانە بێت. کاک دکتۆرم کاتت باش لەوە دەست پێ یەکەم مەبەست لە کللتور یاخود پارێزگاری کرد لە کللتور و شناس لە کللتورەوە دەست پێ بکەین. بێگومان باگراوندێکی مێژوویی هەیە بە دیاریکراوی لە نێو ئەدەبیاتی کوردی لە نێو زمانی کوردی کاتێک دەڵێن وشەی کللتور بەکاردێنین خراوەتە نێو چ فۆرمێکەوە وەروە چ پێناسەیەک بۆ کللتور کراوە. بەڵێ سەرەتا ڕێز و سڵاو و خۆشەویستیم بۆ جەنابەت بۆ هاوکارانت بۆ هەموو بینەران و گوێگرانی ئەم بەرنامە شیرینەتان. پێم خۆشە بابەتێکی زۆر گرنگ و بەپێزە منیش ئەوەی لە هەگبا هەیە بای ئەوەنە بخینە ڕوو کە گوێگرانمان سوودمان لێ ببینە. ڕاستیەکەی وشەی کللتور وشەیەکی ڕۆژئاواییە. معلومی جەنابتانە بۆ هەر وشەیەک پێویستیەک هێناوێتیە بوون. ئەم وشەیە ئەگەر تەماشاکەین سەرەتا ئەم وشە چۆن بەکار هاتووە. پێش ڕێنیسانس لە ڕۆژئاوادا بە مانای شتی پیرۆز پەروەردە پاشان دواتر پێگەیاندن چاندن بەم شێوازە هات لە ڕێنیسانسا بۆ ئەو واقعە فکریەی کە هاتبووە ئارا واتە تعبیر لە واقع و بەخشینی فکر ئەو مانایەی گواستەوە واتە گوازرایەوە لە مانا ئەسڵیەکەیەوە بۆ مانایەکی تر. دەبینین ئەم وشەیە ورد تەشەنە دەکات و لە ناو جیهانی ڕۆشنبیری و ڕۆژئاواییدا دێتە ناو ڕۆژهەڵاتی ئێمە. سەرەتا دەگاتە لای مسریەکان لە ساڵی بۆ یەکەمین جار 1984 وشەی کەلتور تعبیری لێ کرا بەرامبەر وشەی سەقافە. ئەم وشەیە لەلایەن محەممەد عەبدە لە گۆڤاری عەروەت الوەسخا پاشان قاسم ئەمین و ئەوان بەکاریان هێنا. ئیتر ئێمەش لە سیوچلەکانەوە ئەم وشەی سەقافەمان بەکارهێنا تا ئەوە بوو کۆڕی زانیاری کورد هەبوو وشەی ڕۆشنبیر و ڕووناکبیری لە بریدا بەکارهێنا. ئەمە بە شێوەیەکی گشتی وەکو چەمکەکە ئەم چەمکە بەم شێوازە گەیشتۆتە لای ئێمە. کەواتە دکتۆر کللتور ئەگەر پێناسەیەکی بەڵێ فەرمون بەڵێ بەردەوام کەواتە کللتور ئەگەر ئێمە پێناسەیەکی بکەین بە شێوەیەکی گشتی ئەگەرچی ئێمە چەند چەمکی جیاواز تعبیر لەم چەمکە دەکا بەڵام کللتور بە شێوەیەکی گشتی بە مانافراوانیەکەی دەتوانین بڵین ئەو چوارچێوە گشتیەیە ئەو ڕێوشوێنە گشتەیەک کۆمەڵگایەک بۆ ژیانکردن دەیگرێتە بەر. لێرەوە هەر ڕێوشوێنێکی چ مادی بێ چ معنەوی بێ کۆمەڵگایەک بیگرێتە بەر بۆ دەسەبەرکردنی ژیان و وەک ئامڕازێک بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی ئەمە پێی دەوترێت کەلتور. زۆر باشە کەواتە ئەتوانین بڵین کللتور دەدرێتە پاڵچی یاخود پاڵ شتەکانە یاخود پاڵ کەسەکانە لە کۆتایە کللتور بریتە لەو ڕێوشێنانەی وەکو بەڕێزت باست کرد یاخود لە کردەوەی مرۆڤەکان یاخود خودی مرۆڤەکان. ئێمە لە نێو کۆمەڵگایە مرۆڤی کللتوریمانەیە یاخود کللتوری مرۆڤیمانەیە. بەڵێ بۆ پێی خۆی کللتور لە ئەسڵا بەرهەمهێنراوی دەستی مرۆڤە واتە شتێکمان نییە لە دەرەوەی مرۆڤ. کللتور وابەستەیە بە مرۆڤە واتە ئەوەی مرۆڤ جیا دەکاتەوە لە بوونەوەرەکانی تر کللتورە. بەڵام ئەم بەرهەمهێنراوە کاتێک دەچێتە ناو ژیانەوە لە پەروەردە و پێگەیاندنی کۆمەڵایەتیدا
خۆی دەنوێنێ لە خوو عادات و نۆرم و بەها و عورف و ئاین و ئەمانە خۆی دەئاخنێت یعنی دەبینین دوجار ئەم وەک ئاراستەکەری مرۆڤیش بەکاردەهێنێت واتە هەم وەک بکەر هەم وەک بەرکار ئەگەر چی لە ئەسڵا پێداویستیەکی مرۆڤ لە ڕێی عەقڵی مرۆڤەوە کەلتور دروست بووە بۆ پڕکردنەوەی پێداویستیەکان و دەسەبەرکردنی ژیان بەڵام زەمنێک دیسانەوە کللتور دەبێ بەچی دەبێ بە جۆرێک لە ئاراستەکەری مرۆڤ تایبەتمەندی بەخشین بە مرۆڤ جیاکەرەوەی مرۆڤ لە مرۆڤێکی تر کۆمەڵگەیەک لە کۆمەڵەیەکەیەکی تر دەبێ بەچی بە شەقڵێک بۆی زۆر باشە کاتە دکتۆر بۆی وەکو هەم باشتر گەیشتنی پامەکانی بەڕێست و وەروە بینەرانیش باشتر لە ناوەڕۆکی بابەتەکە ئێمە تێبگەن ئێمە زۆر جار کۆمەڵێک دەستاواژەیە تێکەڵ یاکەن خۆشت لە سەرەتاوە ئاماژەت پێکردن زۆر لە پاڵ و شەی کللتورە ئێمە فەرهەنگ بەکارێنین کۆمەلگایەکی ڕۆشنبیر کۆمەلگایەکی با بڵێن فەرهەنگی یان کۆمەلگایەکی ڕووناکبیر ئەمانە ئەم دەستەواژانە لە کۆتاییە گزارش لە کۆمەڵێک بابەتی ترەکەن یاخود لەژێر چەتری کللتورە ئەکرێ کۆیان بکەینەوە خۆی هەر کۆمەلگایەک ئازادە لە چۆنیەتی بەکاربردنی وشەکانی و دەستەواژەکان و زاراوەکان جاری وا هەیە زاراوەیەک لە دەرەوە دێت کورد خۆی ئەی کوردێنێ و بەو شێوازی کە خۆی دەیەوێ بەکاری دەهێنە هەر نمونەیەکی بەسیط سپۆرت خۆ وشەیە کە بەمانای وەرزشی هەیە بەڵام کاڵی وڵات شتێکی سپۆرتە واتە جوانە کەواتە کۆمەلگا خۆی لە دەستنیشانکردنی ماناواتە بۆ چەمکەکان و بە وشەکان زۆر جار دەستکراوەیەکی هەیە لە کۆمەلگای ئێمە کاتێک باسی کللتور دەکرێت یەکەم جار وەک وتمان لە عەرەبەکانەوە وشەی سەقافە مسەقەف واتە ڕۆشنبیری و ڕۆشنبیر پاشان وشەی حەزارە بە مقابل شارستانی یا شارستانیەت ئەگەرچی وشەی پاشگری بزوێنوتێ وشەیەکی پاشگرێکی عەرەبیە بە هەڵە هاتۆتەوەڵێ ئەقەلیە مدن مەدەنیە ثقافە سەقافیە بەڵام ئەم بزوێنوتەیە ئەمە بەغەڵەت هاتووە ئەگینا وشەی حەزارە بڵێن شارستانی شارستانیەت بەکاردەهێنرێەوە هەڵەیە ئێمە پێنج وشەمان تقریبان هەیە یەکەمیان وشەی ڕۆشنبیر لەگەڵ ڕووناکبیرە تقریبان هەر مرادفی یەکن و یەک وتایان هەیە کە ئەمە دووەمیان فەرهەنگە سێمیان کەلەپورە چوارەمیان فۆلکلۆرە فۆلکلۆر و ببورن کەلەپورە پێنجەمیان شارستانیە ئەم پێنجە تقریبان لە ناو کۆمەلگای ئێمەدا زۆر بەکاردەهێنن زۆر جاری ئەمیان لە بری ئەویان لە بری ئەمیان بە هەڵە بەکاردەهێنرێنەوە یاخود هێشتا بە تەواوەتی جێگەی خۆیان نەکردوێتەوە بەڵام ئەوەندەی من سەرنجم دابێت لە ڕووی زمانەوانی و لە ڕووی ئەو پاشخانە خوێندنەوەیەوە کە بۆ ئەم چەمکانەم کردبێ وشەی ڕۆشنبیر زیاتر دۆخێکە بۆ بیر بۆ فکر کە بۆ نمونە کاڵەی کەسێکی ڕۆشنبیرەیانی خاوەن معریفەیە خاوەنی زانستە خاوەنی سەلیقەیەکە خاوەنی خەمێکی باڵایە خاوەنی عەقڵیەت و مامەڵەیەکی گونجاوە یانی لەگەڵ ڕۆژ و واقعدا ئەزانێت چۆن تەسەڕف دەکا بە باگراوندە معریفی ڕۆشنبی زانستیەکەی لەگەڵ باگراوندە ئیجتیماعیەکەی هەرسێکیانەوە لەگەڵ ئەزمونونەکەیە بە شێوازێکی جوان بەکاردن ئەمە پێی دەوترێت کەسێکی ڕۆشنبیر کەواتە هەر کاتبی ئەتوانین بڵێن لەم دۆخە بیر و هزر و تێفکری نەدا مامەڵە کرا ئەوە پێی دەوترێت ئەوە ڕۆشنبیرە
یاخود لەو ئاستەدا و پێی دەوترێ ڕۆشنبیری. بەڵام کاتێک دەگاتە سەر پرسە بۆ نمونە بابەتێکی وێژەیە ئەدەبیە، بۆ نمونە قسەکردنە لەسەر پاشخانی ئەدەبی و فکری و ڕۆمان و چیرۆک و ئەمانە هەتا گۆرانی و ئاواز و مۆسیقا، ئەمە وەک ئەو پاشخانە بڵێن هەبووی ناو کۆمەلگاکەت، ئەمە ئەتوانین بڵێن فەرهەنگە، ئەتوانین بڵێن ئەمە پێی بوترێ فەرهەنگ، ئەگەر چی وشەی فەرهەنگ هاوبەشین لەگەڵ ئێرانیەکانە، لەگەڵ فارسا، لەگەڵیان. سێمیان ئەگەر باس لەو پاژماوە مادیانە بۆ نمونە لە بواری قاپ و قاچاق و بۆ نمونە جلوبەرگ و کەرەستەکان و ئامڕازە کۆنەکان و ئەمانە، ئەمە بوترێت کەلەپور. ئەمە ئەگەرچی هەرسێ لەم شتانەش دەچنەوە ناو بابەتە گشتیەکە کە پێی دەوترێ کەلتور، کەواتە کەلتور ئیتارە گشتیەکەیە کە ئەمانەی هەموو تایە جێ ئەبێتەوە بە هەردوو باڵە مادی و معنەویەکەیەوە. کە دەڵێم باڵی مادی هەموو ئەو دەستهاتووە مادیانەیە کە کۆمەلگایەک بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی ژیانی خۆی هەر لە کورسی دانیشتنێکەوە جلوبەرگێکەوە بیگرە تا خانوو و ئەو شتانەی کە بەدەستی هێناون هەمووی ئەمە لایەنە مادیەکەیەتی، کەرەستەکانی پڕکردنەوەی پێداویستی ژیان. لایەنە معنەویەکەشی لە خوو عادات و تەقالید و نۆرم و بەها و ئاین و بیرکردنەوە و ئایدیا و تێفکرینەکان و ئەو شتانەی کە لە عەقڵی جەمعی کۆمەلگاکەدا هەمووی لە کۆنەستی کۆمەڵایەتی کۆمەلگەکەدا هەمووی ئامادەیە، ئەمەش لایەنە معنەویەکەی کلتورە. بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن ئەم چوارچەمکە هەن. بەڵام پرسی شارستانیەت بە مقابل حەزارە، شارستانی بە مقابل حەزارە، ئەمە بە جۆرێ لە جۆرەکان باز لەو پێشکەوتن و پاشخانە ئێستایی و دوێنەیەی کۆمەلگایەک دەکا کە بە هەموو بوارەکانەوە لەسەر ئەرزی واقع نواندوویەتی و توانیویەتی شوێنەوارێک بەدەست بخا، هەم لە ڕووی فکریەوە هەم لە ڕووی مادیەوە. بۆ نمونە شارستانەتی عەرەبی هەیە، شارستانەتی میسری هەیە، شارستانەتی ئەوروپی هەیە، بەم شێوازە. کەواتە کاک دکتۆر بەو شیکردنەوانە، یعنی ئەوەی لە بەڕێزت باسی دەکەی، من لە خاڵی شارستانیەتەکەەوە لەگەڵ کلتورە تێکەڵی بکەمەوە. کەواتە توانین بڵێن کلتور بریتی بووە لە هەموو ئەو ڕێو شوێن و کار و کردەوانەی لە ڕابردوو لیان لە کۆمەلگا کردویان و بۆ ئێمە ماوەتەوە و ئەکرێ بڵێن بۆهۆی شارستانیەتی بوونمانەوە ئەوەی ئێمە ئێستا دەیکەین بۆ نەوەکانی داهاتوو دیسان ببێتەوە بەو کلتورەی کە لە ڕابردووە بۆ ئێمە ماوەتەوە، یان ئەکرێ داهێنەریش بین لە کلتور یاخود زیادکەری کلتور بین؟ طبعا ئێمە ناتوانین بڵێن ڕۆژێک ئێمە ژیان دەکەین و داهێنەری کەلتور نین، چونکە وەک وتمان هەمیشە کلتور چییە؟ بەرهەمهێنراوێکی ژیانی مرۆڤە بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی خۆی، لە هەمان کاتیشدا ئاراستەکەرێتی، ئەوە باسمان کرد. بەڵام شارستانیەت هەموو ئەو شتانی کە لە ڕێگەی ئەم تێفکرین و ئەم کەلتورەوە بەدەستمان هێناوە و ئێستا لە واقعدا هەیە یاخۆت پاشماوەکانی ماونەتەوە، ئەمە حەزارەتە، ژیارە. ژیار هەموو پانتایەکە دەکرێتەوە، بەڵام بەچی لە ئیتارێکی فکری گشتیدا کە تایبەتمەندی و شوناسی لەگەڵە. بۆ نمونە ئێساڵی شارستانێتی عەرەبی شوناسێکی ئاینی زمانی نەتەوەیی لەگەڵە، ئەمە پێی دەوترێ شارستانێتی عەرەبی یا شارستانێتی ئەوروپی، کە ئەو پاشخانە و بەرهەمە مادی و معنەویانە و ئەو هەمووی
دەستهاتووەکان کە لە ئەرزی واقعدا هەن و هەمیش ماونەتەوە. کللتور هەمیشە ڕۆڵی چی دەبینێ؟ ڕۆڵی ئاراستەکەری تاک، ئاراستەکەری کۆمەڵگا، دروستکردنی جۆری تێڕوانین، پاشان ئەگەر نەبێتە ڕەمزێک کللتور، ئەگەر نەبێتە ڕەمزێک بۆ شوناس، شارستانیەتی لێ دروست نابێ. بە قەناعەتی من ناتوانێت شارستانیەتێکی تایبەتمەند بەخۆی ببەخشێ. زۆر باش چەمک و فەرهەنگان شی کردەوە، بەڵام دەمەوێت بڕۆمەوە سەر گرنگی بابەتەکە کە ئەویش گرنگی پاراستنی شوناس و کللتور لە چیدایە و ئێمەی تاکی کورد تا چەندێک هۆشارین بە پاراستنی کللتورمان بە شوناسمان، ینی بە هۆی تێکەڵبوونی کللتورەکانەوە، بە هۆی کرانەوە بە ڕووی دنیادا زۆر جار ئەو کللتورە جوانی کە لە ناو کوردەواری و لە ناو سروشت و تەبیعەتی ئێمەی تاکی کووردا هەبووە نەماوە. بەڵێ طبعا کللتور ڕەمزێکی ئینسانی ئیجتیماعیە لە نێو چیدا، لە نێو شوناسدا ئەبێ ئێمە دەریخەین، چونکە شوناس بریتە لە هەموو ئەو تایبەتمەندیانەی کە کۆمەڵگایەک یا تاکێک هەیەی لەوانی تری جیایەک دەکاتەوە. تاکێک گروپێک کۆمەڵگایەک شوناسی هەیە، بەچی جیا دەکرێتەوە؟ بەو بەردەسانەی کە هەنی بۆ ژیانکردن، بۆ ئامڕازانەی، بۆ شەقڵ و شێوانەی، بۆ تێفکرین و هزر و بیرکردنەوانەی. لێرەوە شوناس بۆ ئەوەی مرۆڤ هەبێ جیا ببێتەوە لەوانی تر، پێویستە ناوی هەبێ، پێویستە تایبەتمەندی هەبێ، شەقڵ و شێوەی جیای هەبێ. ئێمە خاوەنی کللتورێکین، دەتوانین بڵێن ئەو کللتورێت تایبەتمەندیمان دەداتێ کە بڵێن خاوەنی شوناسی خۆمانین. ڕاستە ئێمە ئەمڕۆ بەهۆی ئەو کرانەوە ئەتوانم بڵێن بێتامەی کە لە دوای 91ەوە ئێمە کراوینەتەوە لە ئاس احتیکاکی حەزاری لەگەڵ ئەوانی تردا، ئەو باوبۆرانانەی عەولەمە ڕۆژانە دەکەنە سەر کللتوری ئێمە و خەریکی کاڵکردنەوەی شەقڵ و شێوە و کللتورەکانی ئێمەن، ڕەگەزە سەرکیەکانی کللتوری ئێمەن. بۆیە ئەگەر کۆمەڵگای کوردی و تاکی کوردی هوشیار نەبێ بە ڕەگەزە کللتوریەکانی خۆی، بە بنەما کللتوریەکانی خۆی، بەو چوارچێوە کللتوریەی کە هەیەی و لەو چوارچێوەیەدا شوناسی خۆی بە دەرەوەی خۆی دەناسێنێ، بێگومان زیانێکی زۆر گەورە دەکا، وەک ئەمڕۆ ئەبینین زیانەکانی دەرکەوتوون. بەچی دەتوانین ئەو گرنگیەتیە بگەڕێنینەوە بۆ تاکەکان، ینی بەچی ئەم ئاشنایەتیە دروست بکەینەوە بە شوناس و کللتوری خۆمان؟ طبعا ئەو ڕێوشوێنانەی کە دەتوانین کۆمەڵگای ئێمە یا هەر کۆمەڵگایەکی تر بتوانێت بە کللتوری خۆی، شوناسی خۆی لە ناو تاکەکانیدا جێگیر بکات، سێ ڕێگەی هەیە. یەکەمیان ڕێگای پەروەردەیە. ڕێگای پەروەردە دەتوانێت لە نێو پرۆگرامەکانی خۆیان ئەتوانین بڵێن پەروەردە سیستمێکی فەرمیە، دەتوانێت لە ناو هەموو پرۆگرامەکانیدا شەقڵ و شێوەکانی ڕەگەزەکانی بنەماکانی کللتوری کوردەواری لە ناو پەروەردەدا جێگیر بکات و لەوێوە ببنە چی؟ ببنە بنەمایەکی شوناسی بوو هە ئەو تاکانی کە لە کۆمەڵگای کوردەواریدا پەروەردە دەبن. دووەمیان دەستگا کۆمەڵایەتیەکان، لە ڕێگەی دەستگا کۆمەڵایەتیەکانەوە مەخابن بە ئەمەش بڵێم ئێمە لە حەفتاکان و هەشتاکانەوە بە ناوی مۆدێرنە و ئەوانەوە هاتین دەوائێرەکان و قوتابخانەکانمان لە جلی کوردی بۆ نمونە، لە جلی کوردی کە ڕەگەز و شەقڵێکی شوناس و
مایی پاراستنی تایبەتمەندی ئێمەیە کردمانە دەرەوە و جلی مۆدە و جنس و ئەمانەمان هێنا کردمانە بەری پیاوان و ژنان و مناڵان و قوتابیەکان و مامۆساکان و ئەمە بە جۆرە لە جۆرەکان زیانێکمان بەچی گەیاندووە بە کولتور گەیاندووە پاشان لە ڕێگەی حزابی سیاسیەوە یاخود لە ڕێگەی ئەو هەوڵە سیاسیانەوە کە دراوە ڕۆشنبیری دەرەکی نامۆ بە کولتوری خۆمان نامۆ بە عەقڵی جەمعی خۆمان نامۆ بە تێکەڵی کۆمەڵێ بنەما و تێفکرینی هیجری کۆمەڵایەتی ئێمە کراوە پاشان لە ڕێگەی ئاینەوە بە ناوی ئاینەوە جلوبەرگی عەرەبی بۆ نمونە کابرا ئەچێ بۆ عەمرە دشداشەیەک دەهێنێتەوە ئیتر بە ناوی پیرۆزیەوە هەموو ڕۆژێ دێ بۆ مزگەوتەکە دەچێت بۆ بازار بەم دشداشە عەرەبیەوە ئەمە یاخود بە ناوی داپۆشینەوە جلی کوردی ناپۆشێ حیجاب ئەپۆشێ ئەم جۆرە مۆدانە ئەمەش کاڵکەرەوەی هەمووی ئەمانە کاریگەری مۆدێرنە و تێکەڵی ئێمە لەگەڵ دەرەوەی خۆمان و ئاگادار نەبوون لە کولتوری خۆمان ئەم ساردیەمان بۆ دروستەکە لای خۆمان لای تاکی خۆمان بەرامبەر بە ئاستی ئاست بۆیە دەستگا کۆمەڵایەتیەکان زۆر گرنگن دەستگای کۆمەڵایەتی چێ فەرمی بێ وەک قوتابخانە چ نافەرمی بێ وەکو مزگەوت و ئەمانە پێویستە هەمویان ئاگایان لە پاراستنی بنەماکان و ڕەگەزەکانی کولتوری کۆمەڵایەتی بێ سێمینیان ڕاگەیاندن ئەمڕۆ دەستگایەکی گرنگی کۆمەلگایە دەتوانێت شوناسی خۆت بە دەرەوەی خۆت بناسێنێ دەتوانێت پارێزگاری لەگەڵ ڕەگەزەکانی خۆی بکە دەبێ ڕاگەیاندن چاوی لەوە بێ بیری لەوە بێ خۆی چییە لە ناو چ کللتورێکا کار دەکا دەست بۆ کۆمەڵە شتێک ببا کە لەگەڵ خۆیدا با شتێک دەرخواردی کۆمەلگاکەی بدا ڕۆژانە و سەعات و بە دەقە و بە سەعات و بە ڕۆژ و بە شەو ئەم شتانە دەرخواردی کۆمەلگاکەی بدا کە خزمەت بە چی بکە بە کۆمەلگاکەی کوردی کۆمەلگا کوردیەکەی بکە بە نەشوناسەکەی بکە نەک خەریکی ئەڵقەی تورکی و ئەڵقەی عەرەبی و ئەڵقەی ئەوروپی و چوزانم هەموو دنیا بێنێ بیکا بە ناو هەمبانەی کۆمەلگەکەی خۆیدا نەتوانێت دوو بابەتی و سێ بابەتی ناو کۆمەلگاکەی خۆی جەختی لێ بکاتەوە و هەمیشە بە جلوبەرگەکەی بێ بەو بەرنامانە بێ بەو درامایانە بێ بەو شان و فلیمانە بێ پارێزگاری لە کۆمەلگاکەی بکە کەواتە سیانە بە سێشت ئێمە دەتوانین پارێزگاری لە بۆ ئەمڕۆ ئەتوانین بیکەین یەکەم لە ڕێگەی پەروەردە و پێگەیاندن و دەستگای فەرمی پەروەردەوە کە پێویستە وەزارەتی پەروەردە چاوی لەمە بێ بۆ پارێزگاری لە شوناس و کەلتوری کوردی دووەمیان دەستگا کۆمەڵایەتیەکان هەر لە مزگەوتەوە بگرە تا دەستگای فەرمی دەستگا فەرمیەکانی تا تەنانەت ڕێکخراوەکانیش ئەبێ ڕۆڵی گەورەیان هەبێت سێمیشیان ڕاگەیاندن زۆر باشە بە قەناعەتی من کارکردن لەسەر ئەمە گرنگە کاک دکتۆر باسز لەوە کرد کللتور بریتە لەو ڕێوشوێنانی مرۆڤەکان دەیگرنە بەر بۆ ژیانکردن ئیتر ئەمە بە پێی تێپەڕبوونی کات بووەتە بەشێک لە ڕەوش و شێوە ژیانی ئەمە لە کۆتایی ئەگەر کۆمەلگایەک ئاینی بێت بێگومان ئەو شێوە ژیانە یاخود ئەو ڕێوشوێنانەی دەیگرێتە بەر بۆ ژیانکردن بارگاویە بەو بانگراوندە ئاینی کە هەیەی و نەتەوەکانیش جیاوازن لە کۆتاییە کولتورێکی ئاینی کوردی کولتورێکی کوردێنراو ئێمە چۆن بتوانین وا بکەین ئەگەر کولتورێکیش باگراوند و بارگاوی وێ باینەکەمان بەڵام کوردانە بتوانین هەم کولتورەکەمان بپارێزین و هەم پیرۆزی و مقدساتەکانی ئاینەکانیشمان لە جێگەی خۆیانەدا بنین. مامۆستا شوان بەڕاستی دکتۆر گیان شتێکی جوانت ئاماژە پێدا
ئەوەی کۆمەلگای کوردی هێشتووەتەوە بریتێ لەو ڕێشوێنەی لەو مامەڵەیەی لەو ڕێشوێن و مامەڵەیەی کە کۆمەلگای کوردی عەقڵی کوردی هێزری کۆمەڵایەتی کوردی لەگەڵ ئەو ڕەگەزانەی کە لە دەرەوە هاتوون نەتە ناوەوە کردوونی کورداندوونی جایتر ئاین بێ معرفە بێ هونەر و هونەر بێ چەمک بێ هەمووی کورداندووە. ئێمە باسی ڕگەزێکی گرنگ بیرهێنامەوە ڕگەزێکی گرنگی کۆمەلگای کوردی بریتیە لەوەی کە لە ناو عەقڵی کوردیدا هەر شتێک بێتە ناوەوە دەیکوردێنێ پاشان دەیکا بە بۆنەیەک ینی نایەوێ بژمرێ بەڵام دەیهێنێ چی لێ دەکا دەیکوردێنێ و شێوازێکی لێ دەکا هەم لەگەڵ خۆیدا هەم نەفعەکەی لە چوارچێوەیەکی ئینسانی و کۆمەڵایەتی و کوردانەدا جێی دەکاتەوە هەم زیانەکاشی بە جۆرە لە جۆرەکان دەکاتە دەرەوە. ئەمە بەڕاستی فلترێکی زۆر جوانە. حتا من بۆ نمونە ئیسلام هاتووەتە ناوێمەوە. ئێمە لە هەژدەهەمینی کۆچیەوە کۆمەلگای کوردی بەرەو ئیسلام و موسڵمان بوون ڕۆشتووە و ئەم ئاینەی وەرگرتووە. دێ نمونەیەک هەر کەسە لەم وەختەداین مەراسیمێک هەڵدەبژێرێ بە ناوی لەدایکبوونی پێغەمبەر. ئەم مەراسیمە کە هەڵی دەبژێرێ دەیکوردێنێ بەو شێوازەی کە خۆی دەیەوێ چیەکە ئاراستەی دەکاتەوە دەیهێنێ سوودی لێوەردەگرێ. زۆر باشە دەست خۆش دکتۆر کەواتە خۆی بابەتی کولتور و نیاوازانم شناس تۆزێک تا زیاتر قسەی لەسەر کوێن دکتۆر هێشتا هەر مۆزوعی زۆرتر هەیە بەڵام کاتمان هیچ نەماوە کاتەکەش ماشەڵڵا بابەتەکان گرنگن. یەک خولێکی کۆتایی ئەگەر دکتۆر شتێکت ما بێ پەیامەکەت ما بێ کەمتر لە خولێکێک سپاس دەکەین. وەڵام من ڕێز و سڵاو و خۆشەویستیم بۆ جەنابتان و دووبارە دەستخۆشیم ئەمە بابەتێکی زۆر گرنگە حەقە گرنگی پێ بدرێت و تەکید لەوە بکەینەوە کە کورد دەستی بۆ هەر شتێک بردووە لە پێش هەموو شتێک بیری لەوە بووە کە چۆن ئاسایشی کۆمەڵایەتی خۆی پێ بپارێزێ کردوویەتی هەتا من نمونونەکەی وتم مەراسیمە کۆمەڵایەتیەکانی بەکارهێناوە هەمیشە بۆچی بۆ خزمەت بەخۆی بۆ ئاسایشی کۆمەڵایەتی بۆ خۆی بۆ کۆکردنەوەی تاکەکان لە چواردەوری خۆی جا عادەتەن پێم خۆش بوو باسی ئەوەش بکەم مەراسیمە کۆمەڵایەتیەکان ئەو نمونەی هێنامە وەکو لەدایکبوونی پێغەمبەر ئەوەندەی کورد لە خزمەتی کۆمەلگاکەیدا بەکاری دەهێنێ و لە خزمەتی پێکەوە بوون و لە خزمەتی ئەوەی کە دەموچاوەکان یەکتر ببین و برایەتی و خۆشەویستی و ئەمانە دروست ببێت و ڕەبتێک دروست بێ ئەوە نەبۆ مەفهومە ئاینیەکە شتە سیاسی و شتەکانی تر کە ئەمڕۆ دەستی بۆ دەبرێ بەکاری نەبردوون بە قەناعەتی من دەستگرتن بە ڕەگەزەکانی کولتوری کوردەواریەوە پاراستنی شوناسە پاراستنی شوناسیش پاراستنی خۆمان و کۆمەلگای کوردیە دوجار ئێمەوە بەوە جوانین بەو شوناسەوە بۆ ڕەگەزە کولتوریانەوە مانا و مەغزایەکی هەم کۆمەڵایەتی و هەم ئینسانیە هەم بە خۆمانە دەین و هەم بە دەروی خۆشمان ئایان ناسێنین. ڕێز و سڵاو و خۆشەویستیم بۆ جەنابت و بۆ هەموو گوێگران و بیسەرانی بەرنامەکە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر ئیبراهیم حاجی کە لە هەڵەبجە لەگەڵمانە بوو. سپاس دکتۆر بۆ ئەو تەوەرەیە.